دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز جارێکتر گەڕاینە وڵاتان بۆ قسەکردن لەسەر بابەتەکان و ئێستش لە ستۆدیۆ میوانێکی بەڕێزمان لایە کە مامۆستا ئاوات عەلیە مامۆسایی زانکۆیە باس لە کار و پرۆژەکانیانەکەین لە زانکۆی چەرموو هەروەها نۆژنکردنەوەی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرموو بە بڕیاری کاک پاڤڵ کە ئەمە لە ڕابردوودا بڕیارێکی دەکرد و بە نۆژنکردنەوەی بەشێک لە بەشە ناوخۆیەکانی زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و هەروەها قەزای شەمشەماڵ و کۆیەوە ناوچەکانی تر و هیوادارین هەمیشە کاک پاڤڵ چۆن لە ڕابردوودا خزمەتی کردووە لە داهاتووشدا بەردەوام بێت لە خزمەتکردن بە تایبەتی بە خوێندکارانی زانکۆک چونکە لای ماڵی مام جەلال و بە تەواوی ئەوان هەمیشە گرنگیان داوە بە زانست و زانیاری و معریفە. ئەمڕۆ مامۆستا ئاوات بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک میوانە و باز لە کار و پرۆژەکانیانەکەین لە زانکۆی چەرموو بە تایبەتی لە بەشە ناوخۆیەکان. سڵاو مامۆستا بەخێر بیت. بەیانی باش مامۆستا بەخێر بیت. مامۆستا ئەمڕۆ زیاتر باز لە بەشە ناوخۆیەکانی قەزای چەمچەماڵ و زانکۆی چەرموو ئەکەین. ئەو بەشە ناوخۆیی کە لە قەزای چەمچەماڵ و لە زانکۆی چەرمۆیە هەیە یاخود بە خواستی هاوڵاتیانە یاخود تا چەند لەگەڵ خواست و داواکاری ئەو خوێندکارانەیە کە لی ئەخوێنن. بەڵێ زۆر سپاس بەیانی هەموو بینەران باش. ئێمە لە زانکۆی چەرموو لە چەمچەماڵ بەشە ناوخۆیەکانمان هەڵبەت سێ بەشە ناوخۆیە. ئەم سێ بەشە ناوخۆیە لە ڕابردووە بەڕاستی لە جێی تمۆح و خواستی خوێندکارانە نەبوو. دوای ینی گلەی و ناڕزایەتی خوێندکاران و بینیان لەلایەن کاک بافڵەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و دڵسۆزی بۆیان کۆمەڵە قەرارایی دەرکرد بە مەبەستی نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکان و بەشە ناوخۆیەکانی ئەم سنوورەوە بە تایبەتی جامیعی چەرموو و زانکۆی چەرموو بەشە ناوخۆیەکانی یەکێک بوو لە ئەو زانکۆیانی کە و چاکسازی تیاکرا. خۆشبەختانە چاکسازیەکە لە سەرجەم پێداویستیەکانی گرتووەتەوە و توانیوێتی تموحێکی باشی خوێندکاران تا ئێستا پڕکاتەوە چونکە لە ڕابردووە بەشە ناوخۆیانی ئێمە بەڕاستی زۆربەی جامیعەکانیش تقریبەن هەروە بوو. کڵکی ئەوەی نەبوو کە خوێندکار بتوانێت ئیسراحەتی تیا بکە و خوێندکار بتوانێت تیا بمێنێتەوە مەرجی سەلامەتی تیا نەبوو ئەو مەرجە پێداویستیەکانی نەبوو. ئێستا خۆشبەختانە کۆی پێداویستیەکانی ئەوەی کە پێویست بێ بۆ خوێندکارێک لە بەشە ناوخۆیە ئامادەیە و بوونی هەیە. هەتا تەنانەت چاکسازیەکە لە بنەڕەتەوە دەستی پێکردووە لە گۆڕانکاری لە سیستەمی کارەبایەتی سەرجەم بەشە ناوخۆیەکان و دابینکردنی ئەو پێداویستیانە هەل لە نوێکردنەوەی ئیتر دابینکردنی پێ سبلێت سەلاجە و فەرش بۆ یاخکردنەوەی و تەنانەت گسکی کارەبایی و تەنانەت ئۆتو خوێندکارەمانە لە ڕابردووەمانە هیچی نەبووە. ئەو خۆشبەختانە قەرارە هەموو ئەمانەی گرتووەتەوە هەتا تەنانەت ئامێرەکانی ششتن ئامێری پاکەرەوە ئەتر هەموو شتێکی بۆ دابین کراوە لە ئێستاە و ئێستا تەلەبە شکر خۆشبەختانە لێی رازین و مشکلیان کەم بۆتەوە بە تەواوەتی. بەڵێ مامۆستا دوای ئەو چاکسازیانە ئێوە وەکو مامۆسانی زانکۆ و پاشان خوێندکاران چەندە دڵخۆش بوون بەم بڕیارە و چەندە ئاسوودە بوون و چەندە چاوەڕوانی ئەواکەن کە لە داهاتوودا زیاتر لە لای کاک پاڤڵەوە خزمەتی زانکۆی چەرموو بکرێت. هەڵبەت ببینە ئێمە جێگای ڕەزامەندی و دڵخۆشی هەموو مامۆستایان و فەرمانبەران بوو. بەڕاستی ئێمە جاران بەشە ناوخۆیەکانمان وەکو تووشی وەکو دەڵێ نەزیف بوون تووشی نەزیف بوونیە کەوتە بوو بکە ینی فریای هیچ ناکەوتی معالەجێ بکەیت و چارەسەری بکەیت. ئێستا نەک جێگای خۆشحاڵی مامۆستایان و فەرمانبەران و زانکۆ بوو جێگای خۆشحاڵی دایک و باوکی خوێندکار بوو هەموو خەڵکی شارەکە بوو. بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورە بوو و جێگای تەقدیر و پێزانینێکی زۆر زۆرە. باشە مامۆستا لە ئێستادا چەند خوێندکار لە بەشە ناوخۆیەکانی قەزای چەمچەماڵ و باس کرد کە سێ بەشە ناوخۆیی هەیە تاکو ئێستا لە ئێستادا چەند خوێندکار لەو بەشە ناوخۆیانە ئەمێنەوە و سوودمەند بوونە لەم کار و دەست پێشخەرەی سەرۆک پاڤڵ. لە ئێستادا زانکۆی ئێمە زانکۆیەکە بچووکەوە جارە سەرەتایەتی لە ئێستا 500 بۆ 600 خوێندکار لە بەشە ناوخۆیەکان ئامانە هەیە و سوودمەند دەبن لەو چاکسازیانە بەڵێ لە کچوو لە کوڕ و بەشە ناوخۆیەکانمان لە سێ جێگایە و ئێمە لەبەرەوەی هاتوین جێگا بکەینەوە
لەبەرەوە شارەکەەوە جامیعەکەیش ئەو پێداویستی خزمەت گوزاریانی نەبووە لە ڕووی بینا و مؤسسات و ئەوانەوە ئێستا لە سێ جێگا جێمان کردوونەتەوە و دابش بوونە سەر ئەو سێ جێگایە. مامۆساوات وەکو بەڕێزت باست لە بەشە ناوخۆیەکان کرد ئەگەر کەم و کوڕیەکە بێت یاخود پێداویستی شتانە بێت لە بەشە ناوخۆیەکان چۆن ئێوە داواکارەکانتان نەگەێنن بەسەرەوە؟ بەڵێ هەڵبەت ئێمە ئەمەی پرۆسە چاکسازیانەی کە برای گەورەمان کاک بافڵ کردوێتی دەستباری حکوومەت بووە و ئەوەیشی کە ئێستا هەیە کراوە تا ئێستا بەردەوامە و هەتا تەنانەت ئەم ماوەی پێشوهاتنەوە بۆ مەبەستی دابینکردنی چەند دروستکردنی چەند ژوورێک بۆ مەبەستی تەنکی غاز و ئەوانە و بەردەوامە چاکسازیەکەەوە لە ڕووە کە ئەو چاکسازیەکەی کاک بافڵەوە بەردەوامە و ئەوەشی پێوتوین کە بەردەوامێدا بە ئیشەکە لە ئایندایەوە پێداویستی ترمانە بێشەڵا هەوڵەدا بۆمان جێبەجێکا لە ڕێی توانایی ئەو لە ڕێ پرۆسێسەوە بەڵام وەکو پێداویستی ئێمە هەیکە بینایی بەشە ناوخۆیمان نییە. ئێمە جێما کردوونەتەوە لە بیناکانی ترە هەنێکیان سەر بە دەوایری ترن هەندێکیان شقەی سەکەنین لەمانە جێما کردوونەتەوە. باشە حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا تا چەند هاوکاری بەشە ناوخۆیەکان بوونە؟ ئەزانی حکوومەت بەپی ئەو دۆخی کە ڕابردووە پیا تێپەڕیەوە هەتا ئێستا کۆمەڵە قەیرانی بینیوە ئەو قەیرانانەی ژوای کردووە کە دەسەوەستان بێت لە ئاستەنێ پرۆژە و چاکسازی ئەوانە وەکو ئەوەی کە حکوومەت بێ ئێمە ئێستا لە بەشە ناوخۆیەکانە بەڕاستی بینایەکی تاو نەکراومانەیە تەواو نەبووە هەر جێگای خوێندن و خوێنکارانە و وەکو ئاماژەمان پێدا بەشە ناوخۆیی بینای بەشە ناوخۆییمان هەر نییە و ناوی بەشە ناوخۆیی بێ وەکو ئەمانە هینمان پێویستە ئامێرمان پێویستە تاقیگەمان پێویستە هەموو ئەم پێداویستیانەمان پێویستە و تا ئێستا حکوومەت بەڕاستی هیچی لەوانە جێبەجێ نەکردووە و ئەمەی چاکسازیەکانج ئەمانە کە هاتووە ئەمە دەستبارێکی باشی ئەو هینە بۆ ئێ توانین بڵێم کێشەی زۆر زۆری لە سەر ئێمە هین کرد. کاتە تاکو ئێستاش بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرم پێویستیان بە هاوکاری زیاترە؟ بەڵێ وەکو پێداویستی ناوەوە بۆ خوێنکارێک کە پێویستێتی بۆ حیاتی ڕۆژانە ژیانی ڕۆژانی هەڵبەت ئێمە خواستمان تموحمان زۆر لەوە گەورەترە بەڵام بەپی ئەوەی کە هەیە ئێستا وەکو پێداویستی خۆشبەختانە زۆربەی دابین کراوە چکە بن پێت بڵێم یەکشت پێ بڵێم هەتا تەنانەت گسکی کارەبایی پێت دەڵێم ئۆتو نوێژەنکردنەوەی کامل ژوورەکانی لە ڕووی کارەبایەت و فەرشی قەڕەوێڵەی بەتانی هەموو شتێکی سەلاجەی سپلێتی هەموو شتێکی بەدابین کراوە وەکو ناوە لە بینا چ شتێکی تر ئێستا پێویستە بۆ ئێوە کە دابین نەکرابێت؟ جا لە بینا مەسەلەن جا لە بینا و دەرەوەی ژوور پێداویستیمان زۆرە بەس وەکو ناوی ژوور خۆشبەختانە پێداویستیمان ئەتوانم بڵێم تا ڕێژێکی تەواوەتی دابین کراوە هەیە. بەڵام مامۆستا ئاوات لەگەڵەوەی تاکو چەندێک لەگەڵ خوێنکارانە قسەتان کردووە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بۆ پێداویستیانەی کە بۆیان دابین کراوە؟ بەڵێ خۆشبەختانە خوێنکار ئێستا خوێنکاری زاکۆوەعیەتی هەیە و هەمووی ڕێنمایی لەبەردەسایەوە پێمان وتون و ئەوانەوە خۆشیان وعەتیان هەیە خۆشبەختانە پێداویستی و کەرەسەکانی خۆیانە پارێزن و هەست بە بەرپرسیارەتی شەکەن خۆشبەختانە. بەڵێ وەکو مامۆسایکی زانکۆ کارەکانی کاک پاڤڵ چۆن هەڵە سەنجێنی بۆ ئەوەی کە بەڕاستی چاکسازیشی باشی کردووە و گرنگیشی زۆری بە خوێنکارانی زانکۆ داوە لە کوردستانە؟ هەڵبەت ئێمە زۆر ئاماژەمان پێکرد ئەوەی کە ئێمە تەموحمان بوو کە بۆمان جێبەجێ بکرێ وەکو موسسەیەکی حکومی کاک بافڵ بەڕاستی ئەوەی بۆ جێبەجێ کردین و تەواو ینی جێگای تەموحی ئێمە بۆ ئەوەی کە جێبەجێیکەوە تەواو هەست بەوەکەین کە لە مانای لێ پرسراوێتی بەرامبەر بە زانکۆ بەرامبەر بە خوێندن بەرامبەر بە خوێنکار و پەڕی تەقدیر و دڵسۆزیەتی بەرامبەر بە و فیئەیەی مجتەمع و بەڕاستیش زۆر جێگایی زۆر ئیشێکی گەورە بوو ئێمە هەر مەجبورین وا بڵێن زۆر سوپاسی ئەەکەین ینی ئێمە ناتوانین قەرەبووی ئەو ئیشە گەورە بکەینەوە. زۆر باشە مامۆستا ئاوات جیا لە حزب و حکوومەت تا چەند گرنگە سەرمایەداران خاوەن کۆمپانیاکان هاوکاری بەشە ناوخۆیەکان بکەن لە دابینکردنی تەواوی پێداویستیەکان کراوەیان هەڵبەت تا ئێستا هین
لەلایەن سەرمایهدارەوە و پێداویستیە گەورە بۆ زانکۆ جێبەجێ نەکراوە. ئۆکێ ڕەنگە لە شتی جزئی بچوک کرابێ ئەوش بەوەی داوای لێکراوە یارمەتی بدا ئەوانە و ناکاتە ئەوەی کە خۆی ینی وا لێ کردبێ ینی خۆی ئەو هاوکارانی بەشە ناو خۆی و زانکۆکان بکە. هەڵبەت زۆر گرنگە ئێمە لەم سەرمایهدارەکان خۆیان بۆرجێکیان هەبێ یاخۆ سندوقێکیان هەبێ خاص تایبەت بێ پێشکردنی سەرمایهەکانیان بۆ خزمەتی علم و زانیاری و زانست و زانکۆ و خوێندکار. زۆر گرنگە ئەم سەرمایهدارەکان لەوە تێبگەن ئەمەمان بۆ جێبەجێ بکەن بەڕاستی پێویستمان پێێتی زۆر پێویستمان پێێتی. ئێستا لە وەرزی زستانداین و سەرماسۆڵەیەکی زۆری شەیەکو هەمومان ئەزانین نەوتی سپی وە زۆپا بەشێکی یاخود پێداویستێکی گرنگە لە پێداویستیەکان تۆ باسی لەو کردەوە سبرێت ئامادەکراوە بەڵام خۆت ئەزانی کە کارەبای نیشتیمانی لێرە چۆنە. بەڵێ ڕاست نەوت و سۆپا تا چەند ئامادەکراوە بۆ خۆشبەختانە چاکسازیەکە نەوت و هین زۆپاشی لەگەڵایە و لە بۆجێی زانکۆ ئەوانش بەردەوام نەوت دابین دەکەین کێشیان نیە کێشەی گەرمکەرەوەیشیان نیە خۆشبەختانە. مامۆساوات ئەگەر باسێک لە زانکۆی چەرموو بکەیت تاکو چەندێکم زانکۆیە لە ئێستاە بەڕاستی لە جێگەی تموحیەوەدایە و ئەم زانکۆیە بەڕاستی ئایندەیەکی باشتر و چاکتر لە ڕووی ئەکادمی و زانستیەوە چاوەڕوانی لێ دەکرێت. لە چەند بەش پێک هاتۆ ژمارە خوێندکارەکانیش چەند؟ ژمارە خوێندکارەکانی هەڵبەت بە تەقدیری مەگەر باسی بکەین و بەشەکانیشی زۆرن و جێگای تموحی ئێمەیە زۆر لەوە گەورەتر بێت چکە تۆ پایتەختی شەید و ئەنفالەوە و خزمەتی ئەو فیئەیە ئەکا و جامعەیەوە و بەناوی و گوندە و هەڵگری دروشمی ئەو ناوەیە و بکو کشت و کاڵ و ئەوانە مەسلەی زانکۆی چەرموو لە ئێستا لە جێگەی تموحی ئێمەدانیە هەڵبەت ئەو ئینسان بەردەوامە بێت لە تێڕوانینی دوورتر بێەوە فراوانتر بێ بۆ زانکۆ بۆ ئایندی وڵاتە هەڵبەتە بێ زانکۆش لە تەواوی دنیا تەمەنی درێژ بێ زانکۆکانی دنیا و پێشکەوتەکان بڕۆ تەمەنێکی زۆر درێژیان هەیە تا ئێستا بەردەوام و زیینون و عەقڵی دایەنان و ئیبداعەکان لە زانکۆکانەوە سەرەڵدا بەڕاستی ئێمە وتم و هەمان هەیە بۆ زانکۆ بۆ ئەوی کە لە ئێستاە هەیە بۆ پێداویستیانەوە سەرچاوەیەکی مرۆیی باشمان هەیە سەرچاوە مرۆیەکە لە ڕووی مامۆستا فەرمانبەر ئەمانە باشن بەڵامی تر ئەبێ ئیشی لەسەر بکەی بێ پلانی وردی بۆ دابنی و ئەبێ بەڕاستی دوورمە و دابی و زۆر گرنگە ئەم عەقڵە لە زانکۆ هەبێ ئایندەیی بخوێنێتەوە بەرنامەی درێژخایانی هەبێ پلانی هەبێ بۆ پێشکەوتنی زان لە ڕووزانستیەوە و پێگەاندنی خوێنکارێکە لە مستەوای تەموحی و ئایندەی ئەم نەتەوە خۆمان نابێ. لەگەڵەوەدا مامۆستا باسێک لەوەش بکەین دوور ناکەینەوە لە تەوەرەکە بەڵام من بە ئەوەی زانم باسی بکەین بەڕێزت بەرپرسی بەشی ڕووناکبیرانی لە ماڵبەندی چەند شەماڵیش بە ئەو پۆستێش بزانین و ئەم هاوکارانیش بزانن تاکو چەندێک ئێوە سووتان لەو خوێندکارانە بینیوە کە بیرۆکەی باشان پێ لە زانکۆی چەند شەماڵ و جێبەجێتان کردووە بیرۆکەکانی یاخود هەستان کردو بەڕاستی ئەم خوێندکارانە لە ڕووی فکر و ئایدۆلۆژیاوە ئەتوانن خزمەت بە زانکۆی چەرموو یاخود خزمەت بە قەزاکە بکەن هەمانجی هەیە لە نێوان ئەو بەشەی ئێوە و بەشێک لە خوێندکاران و مامۆسایان وڵات دەست خۆش بێ هەڵبەت ئێمە وەکو بەشی ڕووناکبیری لە مەڵبەندی چەمچەماڵ توانیمانە هەماوەنگێکی زۆر بار دروست بکەین لە نێوان وەکو بەشەکەمان لە مەڵبەند و زانکۆکە لە چی ڕوویەکەوە لەگەڵ مامۆستایان و لەگەڵ خوێندکاران و هەڵبەتی ئەجەندای بەشەکی ئێمەش هەر لە مەڵبەندا ئەوەیە کە ئێمە ڕووناکبیری ئیشمانە و بۆ مەبەستە توانیمانە خول بکەینەوە سیمینار بکەینەوە سوود لە مامۆستاکانی زانکۆ ببین هەڵبەت مامۆستاکانی زانکۆ خۆیان بە تەواوەتی ئامادەن ئەو بێن لەوێیانە ئێمە هەر ئەرکێکیان پێ بسپێرین یاخود هەر تەڵەبێکیان لێ بکەین سوپاسیانەکەین بە خۆشحاڵیەوە یەنە ڕوومانە و تەڵەبەکەمان جێبەجێکن وەکو هەمانگی ئێمە لەگەڵ خوێندکارەکانە بەڵێ بە تاکید هەمانگیمان هەیە و ئێمە قسەمان کردووە بەردەوام ئەیان بینین و پێداویستیەکیان هەبێ لە ڕووی ئەوەی کە پێویستیانە چالاکیەکانیان بۆیان جێبەجێ دەکەین و بایان دابینەکەین و هەوڵمان داوە ئێمە گروپێکی باش لە خوێندکارەکان دروست بکەین کە زیاتر بەلایەنی سەقافەتەکە ئاراستایان بکەین و بۆ خزمەتی زانکۆ و زانست ئاراستایان بکەین. باشە مامۆستا پارساڵ سەرۆک پاڤڵ لەگەڵ بەشێک لە خوێندکاران کۆبووە
وەگوێی ڕاستەخۆگەی لە داواکاری خوێنکارانگر ڕاستەخۆگوێی لەوەگرکە ئەوان چیان پێویستە تا چەند گرنگە سەرکردەکانمان ڕاستەخۆ خۆیان لە نزیکەوە گوێ لە داوای خوێنکاران بکرێن. فیدباکی خوێنکارەکان ئەگەر سەرکردەکان وەریگرنەوە دەربارەی ئەو چاکسازیە بەڕاستی تەسەوڕەکەم هەمویان لە نزیکەوە گوێ لە خوێنکارەکان بگرن. زۆر گرنگە سەرکردە وابێ، زۆر گرنگە تۆ لەگەڵ ئەو خوێنە تازایانە ئیسیجا بکە و لیان لە معانات و لە فیئەکەیان تێبگاوە لە قۆناغەکەیان تێبکە. ئەمە زۆر گرنگە بۆ سەرکردە و بەڕاستی ئێستا ئەگەر تۆ فیدباکی خوێنکارەکان وەکو من بزانن ئێوە چۆنە دەربارەی ئەو احتیمام و ئەو گرنگی پێدانەی کاک بافڵ بۆ خوێنکارەکان و بەڕاستی زۆر جێگای تمەحی دەستخۆشی خوێنکارەکان و خوێنکارەکان زۆر گەربین و دڵخۆش بوون پێی و ئێستاوایان لاتۆ زۆر سپاس گوزارن بۆی ئەوە شادومانن لەوەی کە ئەو پێداویستیانیان جێبەجێکراوە هەستەکەن یعنی دڵنەوایەکییان درایەوە هەستیان کرد کە شتێک هەیە گویان لێگرێ کەسێک هەیە گویان لێگرێ و ئەحتیمامیان پێدا گرنگیان پێئەدا. ئەمە زۆر گرنگ بوو بۆ خوێنکار ئەو پەیامە زۆر گرنگ بوو کە خوێنکار خاوەنیە کەسێک هەیە لیتی ئەگا هەمەکانی ئەزانێ خەمەکانی ئەزانێ و هەوڵەدا بۆی جێبەجێ بکات و بۆی پڕ بکاتەوە. هەمیشەی کێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خەمخۆری چینی زانست و ئەکادیمیەکانی ناوزانکۆکان بینیوە. تۆ ئەم فکرە و بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانت پێچۆنە کە بەردەوام پشتیوانی خوێنکارەوە پشتیوانی زانکۆکانە هەڵبەتە سەروەک مام جەلالیش کە کارێزمایەکی دیاری کورد بووە باستەوە کاگەر سەروەک نەبووایە ئەویست مامۆسای زانکۆ بێت. پێ دوای یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە بێت لە خزمەتکردنی بە زانکۆکانی هەرێمی کوردستان. بە دڵنیایەوە ئەو ڕابەری ڕۆحیمان سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێ ئەو لە شاخەوە و گرنگی و احتیمامی هەبوو بۆ زانست و پێشکەوتن و خوێنەواری و بۆ سفیئەی مامۆستا و پێشخانێکی پەروەردەیی هەیە ئەوەیش لە مام جەلالەوە ڕۆحی شاد بێ ماوەتەوە و لە ئێستا ئەگەر سەیری تۆ موسسەکان و پێکاتیەکێتی بکەی مەکتەبی بیر و هۆشیاری هەیە، لە مەکتەبی ڕەخستن بەشی ڕۆناکبیری هەیە، لە سەرجەم مەڵبەندەکانە ئێستا بەشی ڕۆناکبیری ئەلام لێک جا کراوەتەوە فۆکەسێک و احتیمامێک و گرنگیەکی تەواوەتی ئەدا بۆ بەشە. هەڵبەت ئەم گرنگی پێدانی یەکێتی بۆ ئەم بەشە لە چیەوەیە لەوەیە کە تۆ احتیمامەدەی بە فیئەی مامۆستاوە خوێنەواری و مجتەمەعێکی خوێنەوار. هەڵبەت بەڵێ گرنگی و احتیمامی تەواوەداتە ئێمە بەڕاستی لە ئێستاە ئەوانەی کە سەرکردەکانی یەکێتی ئەوەی ئێمە کە لیان نزیک بین یاخو سەردانمان کردبوون زۆریان پێخۆشە و شادومانن فیئەی مامۆستا ڕویان تێبکاوە بچێ بۆ لایەن سەردەیان ئەوان سەردانی ئەمان بکەن و بێک و ڕوو پرۆژیان هەبێ بە مەبەستی چاکسازی و بە مەبەستی بەرەو پێشبردننی هەم کۆمەڵگا هەم حیزبیش. بەڵێ مامۆساوەتەگە باسێک لەوە بکەین بە ڕۆڵی مەڵبەندی چەند سۆماڵش لێرە بە دیار بکەین تاکو چنێک هاوکاری ئێوەیە و یاخود هەندێک کار هەیە پێویستە ئامانجی لە نێوانتانە هەبێت و گوێ لە داواکارەکانتان نەگرێت. بیۆکمانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی چەند سۆماڵ و کەسوکاری شەیدان و ئەفالکراوان دەزانێت. بەڵێ هەر دوێنێ ئێمە بۆ من نموزەجە بۆ و باسەکەم بۆ ئەوی پەیامەکە بە باشی بگات. دوێنێ ینی کەس کوڕێکمان هەیە شاعیرە هینێکی بەتەمای کۆڕی شعرێ لە زۆربەی زانکۆکان چون بەلای لێ پرسراوی مەڵبەند کاکرێبوار سوپاسێکین لێرەوە ینی تەواوی هینەکەی کردە ئەستۆ وتی بڕۆباچی ئەکابیکە لە ئێمە بۆی جەبەجێ دەکەین. ئای تەسەوەر بکە ئێمە مەڵبەند بە تەواوەتی هاوکارمانە و ئەوەی کە وەکو چالاکی بەڕاستی من هەر کاتێک پرۆژەیەکم تەقدیم کردبێ یاخود پێشنیاری چالاکیەکەم کردبێ لە ڕێی ڕووناکبیری و وەکو بەشەکەی خۆمان هیچ لاری نەبوونێک نەبوو بە تەواوەتی جەبەجێ کراوە. بەڕاستی هاوکار و هەمانگمانن هەم لێپرسراوی مەڵبەند هەم ستافی مەڵبەند هەمیان زۆر سوپاسیانەکەین و بە تەواوەتی هاوکار و لەلایەن بەشێکی ئێوە کە باس کرد بەشی ڕووناکبیرانە تا چەند وەکو باس کرد ئێستا هاوکاری ئەو گەنجتان کردووەکەوە کۆڕە شعرەکەی ئەنجامدا هیچ کەسێک هەبووەکەوە بێ سەردانی ئێوە بکە و ڕەت بکرێتەوە؟ پێشک بەرم ئەوەی بۆ مەسەلی چالاکی ڕۆشنبیری و ڕووناکبیری ئەوانە هیچ کەسێک نەبووەنە. مامۆسا ئەوە بەڵێ ئەگەر لەگەڵەوەیشا باس لەوە بکەین
هەر عفو بە مطلقیش نەبووە بە مطلقی نەبووە. بەڵێ هەمیشە نیشتانی کوردستان بیرکردنەوەیکی گەورە و فراوان خوازی هەیە و ماڵێک بۆ هەموو بیر بۆ چوونە جیاوازەکانیش. مامۆساوات باسێک لەواکەین لە بەشە ناوخۆیەکانە کاتێک کە خوێندکارێک ئەگەر لە ڕووی تەندروستیەوە لە کاتی داوام نەبێت لە ڕووی تەندروستیەوە تێک بچێت یاخود پێویستی بە پێداویستیی ڕۆژانە بێت بەڕاستی پێچێت بەشێک لە خوێندکارانی کە لە زانکۆکانە مێنەوە لە ڕووی مادیەوە ژیانیان وەکو پێویست نەبێت یاخود هەر کێشە و جێروگرفتێکی تر ڕوبەڕوویان بێتەوە چۆنیەوە ئاگادارەکرێنەوە چۆن ئاگاتان لەوە بێت کە بەڕاستی پێویستان خوێندکارە هاوکاری بکرێەوە لەگەڵەوەی شابەڕاستی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کەسایەتیەوە ئەم خوێندکارە بریندار نەکرێت. پێداویستە پزیشکە سەرەتاییەکان لە بەشە ناوخۆیەکاندا هەیە؟ بەڵێ پێداویستی پزیشکی سەرەتایی لە بەشە ناوخۆیەکان هەیەەوە خوێندکارە حاڵەتێکی تەندروستی هەبێ و پێویست بکات سەردانی خستەخانەی پێ بکەین نەخۆشخانەی پێ بکەین ئێمە لەگەڵ چاودێردایان نێرین بۆ نەخۆشخانەکان و تەواو چێکنی بۆ بکەینەوە لە تەندروستیە کۆڵینەوە بزانی چ مشکلەکانی چییە و ئەگەر نەخۆشێکە قابلێتی ئەوە بێەوە داغڵیەکەین و بە چاودێری ئێمەوە لە ئێستاە هەوڵی ئەوەمان داوە کە ئێمە بنکێکی تەندروستی لە بەشە ناوخۆیەکانە بکەینەوە بۆی لە ناو خوێندکاران نابێ خوێندکار کات هێشتێکی پێویست بوو لەو بنکە تەندروستیە بۆی جێبەجێبێ وەکو ئەوەیشی کە هاوکاریک بۆ خوێندکار بەڵێ ئێمە ئیتر مجتەمعی کۆمەڵایەتین و ئەوانە سپاس بۆ هەموو لایەک بۆ هەموو فەرمانبەر و بۆ هەموو خەڵکی و شارە نقطەی کۆتاییش ئەگەر ئەوانش بۆمان جێبەجێ نەبێ و لە هەوڵیش خودی خۆمان و گیرفانی خۆمان و جێبەجێ نەبێ و پەنابێن بۆ مەڵبەندە حیاتەکە هەیە پەنابێن بۆی لەوێ بۆی جێبەجێکن وەکو پێداویستی دەرونیش ئێمەەوە بۆی کۆمەڵایەتیمان هەیە بەڵێ زۆر ئاکتیڤن زۆر چالاکن هەر مشکلەیەکی هەبوو بێت لە لانی نەفسیەوە ئاراستی ئێوەمان کردووە و تەلەبەی بەشێکی باش تەلەبەیشی معالەجە کردو. بەڵێ بێگومان کەناڵی ئاسمانی کەرکووک هەمیشە خزمەتی کردووە بە تەواوی سنوورەکانی کوردستان و لێرەشدا و لە ماوەی ڕابردوودا خزمەتی کردووە بە کەسوکاری شەیدان بە تایبەتی بە سنووری چەمچەماڵ کە دەرگای کەناڵەکە واڵا بووە بۆی کە ئێوە هەموو داواکاریەکانتان بگەێنن یاخود ڕۆژوانەکەی خەزای چەمچەماڵ بخەینە ڕوو لە کۆتاییدا مامۆستا ئەگەر شتێک لای ئێمە درکمان پێی نەکردبێ خۆت گەڵاڵەمان نەکردبێت بۆ بەڕێزت گرنگ بێ کە باسی بکەیت لە ستۆدیۆ کەناڵی ئاسمانی کەرکووکەوە یاخود پەیامێک کە بێت بەڕاستی تۆ بە پێویستی بزانی بگەینیت ئێمە خۆشحاڵە بین. سوپاسانەکەم من لە کۆتایی ئەمەوێ بڵێم زۆر سوپاسی سەرۆک بافڵەکین بۆ چاکسازیانە کە کردی و زۆر مەبەست بە سوپاسی ئەو تیمەی بکەم کە سەرپەرشتی ئیشەکانی کرد و نوێنەرەکەی خۆی کاک ئاران زۆر سوپاسێکن زۆر بە دڵسۆزی ئەرکەکەی جێبەجێ کرد و سوپاس بۆ هەموو تیمەکانی ئیداری گشتی کە زۆر بەجددی و لێپرساوانە هاتن چاکسازیەکانیان پێشکەش کرد و زۆر سوپاسیانەکەین و داوای دوو بەردەوامی و ئەوانیان لێ ئەخوازین و زۆر سوپاس بۆ تەلەڤیزیۆنی قودس تەلەڤیزیۆنی کەرکووک و هەمیشە ئێوە بەڕاستی لە چەمچەماڵدانەوە لەگەڵ خەڵکدان لەگەڵ معاناتی خەڵکی ئەوێدان و زۆرترین پەیامی چەمچەماڵەکانتان گەیان و ئەوانە سپاس بۆ ئێوە بۆ سەرجەم ستاف و کارمەدان و هەرگەشاوە بن و تەمەندراش ئامادەبوون دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. مامۆساوات سپاس کە ئامادە بوو لامان ئینشاڵڵا ئەمە دوایین دەرفەت نابێ بەڵکو چەند جارێک پێکەوە دانیشتنەوە بازدا گرنگ و چالەکیەکانی زانکۆیی چەرمۆکەین سپاس بۆیش کە تاکو ئێستا لەگەڵمان مانەوە.